بەشێک لە شۆفێرانی تەکسین بەهۆی گرانبوونی نرخی بەنزین شەقامی سەرەکی بەردەم بینای پارێزگای سلێمانیان داخستووە. ئەو شۆفێرانە دەڵێن ئەو پارەیەی دەستیان دەکەوێت زۆر کەمترە لەو پارەیەی کە بۆ دابینکردنی بەنزین خەرجی دەکەن. بارگرانی زیاتر لەسەر تەکسی دروست کردووە، ئەیناوە هەموو سیارەی خصوصیە زۆربەی کێشەی نییە، بەڵام منم بەیانە بەنزینم بە 1100 نارتیە کردووە، بای 200,000 بەنزینی تیەکە 20,000ەکەی پێیان ناکەیتەوە بەنزینەکە تەواوە بێت. بەردەوام بەرزبوونەوەی نرخی بەنزین بووە هۆی نیگەرانی شۆفێران، چونکە نەدەتوانن پارەی خەرجیەکانیان پەیدا بکەن، نەدەشیانەوێت نرخی گواستنەوە لەسەر هاوڵاتیان زیاد بکەن. بەخوای گەورە 25,000 تێگرۆ 20,000 گرێتەوە 15 تێگرۆ 10,000 گرێتەوە، ینی سیتیەکەی ڕەنگە ئەو پەڕی 20,000 25,000 پیاکەیتەوە. نەفەرەکان زۆربەی شوێنەکان هەمویان فەقیرە، نازانین چی لێکەکەی، من بێکێ بەڵام 4,000 کابرا 2,000 پێیە، یانی چی لێکەم نەفەرم بردووە دوێنە بۆ ڕاپەڕین کابرا بەخوای گەورە 30,000 پێ بۆ، یانی چی لێ وەرگرم بڵم وەرە پارەم بەرێ. لە ئێستادا نرخی بەنزینی نۆرمال بەرز بۆتەوە بۆ 1025 دینار و بەنزینی محەسەن 1100 دینار و بەنزینی سۆپار 1175 دینار. بەرزبوونەوەی نرخی بەنزین و سوتەمەنیەکان لەگەڵ دواکەوتنی موچە و بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەکەکان بارگرانیەکی دیکەن لەسەرشانی هاوڵاتیان، بۆیە داواکەن نرخی بەنزین کەم ببێتەوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.